تا چنێک گرنگە پاراستنی زمانی کوردی بە پاراوی وەکو ئەوەی کە هەبووە لە کۆنەوە بەداخەوە ئێستا چەندین کللتوری نامۆ و تەنانەت کە کاریگەری کردو لەسەر زمانیشمان بە شێوازێک کە زمانە کوردی ڕەسەنەکە بەجۆر لە جۆرەکان خەریکەوەن دەبێت. ئەمڕۆ باسیێن بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر مستەفا ڕەزا مستەفا مامۆستای زانکۆ. دکتۆر سڵاوی خوارد لێبێن کاتت باش گەر دەستپێک بۆ پرسیارە دەست پێ بکەم کە ڕۆژی زمانی کوردی لە ئێستادا چۆن دەبینیت؟ بەڵێ بەناوی خوای گەورە بەناوی خوای گەورە سڵاوی خوا لە جەنابتان و بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیام هیوادارین ئینشاءڵڵا ئەمڕۆ لەم تەوەرەیە تایبەت بە گرنگی پاراستنی زمانی کوردی و ڕێکارەکانی پاراستنی زمانی کوردی و هەنگاوەکانی پاراستنی کوردی زمانی کوردی قسە لەسەر ئەم بابەتە بکەین. هەڵبەت لەوە دەست پێ بکەین ئێمە لە هەرێمی کوردستان و نەتەوەی کورد بە درێژایی مێژوو یەکێک لەو فاکتەرە گرنگانەی کە بۆتە هۆکاری سەرەکی بۆ پاراستنی ئەم نەتەوە بێکیان و بێدەوڵەتە بریتی بووە لە فاکتەری زمان بۆ لەبەرەوەی زمان جگەلەوەی کە هۆکارێکی سەرەکی وەسیلەیەکی گرنگە بۆ پەیوەندیگرتن و دروستبوونی پەیوەندی کۆمەڵایەتی لە نێوان تاکەکانی مرۆڤدا لە نێوان تاکەکانی کۆمەڵدا لە نێوان مرۆڤەکانە و هۆکارێکی سەرەکیش بووە بە نسبەت ئێمەی کوردەوە بۆ پاراستنی شوناسی ئێمە و ناسنامەی ئێمە بۆ لەبەر ئەوەی ئەو ڕەگەزانەی کە ڕەگەزی پێکهێنەری نەتەوەیەکن بە جۆرێک لە جۆرەکان ئەو ڕەگەزانەی ئێمە هەوڵ دراوە لە ناو ببرێن یاخود تێک بشکێنرێن یاخود بشێوێنرێن چێ ڕەگەزی مێژوومان چێ نەبوونی کیانی سربەخۆمان چێ بابەتی کەلتور و ڕۆشنبیریمان بۆیە زمان بە درێژایی مێژوو بۆ ئێمەی کورد یەکێک بۆ لە چەپەرە گرنگەکان و یەکێک بۆ لە فاکتەرە سەرەکیەکانی پاراستنی نەتەوەی کورد و بەم هۆیەوە کورد توانیوێتی لە هەموو ئەو هوروژمانی کە لە هەموو ئەو کێشە و ئارێشە و بربەستانی کە بە درێژایی مێژوو هاتۆتە ڕێگەی و دوژمنانی ئێمە خەڵکان دەسەڵاتدارانی ئەم وڵاتانە کە لە تورکیا و ئێران و عێراق و ئەو وڵاتانەی کە نیشتیمانی ئێمەیان بەسەردا دابش کراوە بەردەوام سیاسەتێکان پەیڕەو کردووە کە بریتی بۆ لە سیاسەتی توانەوەی نەتەوەی کورد و سیاسەتی نەهێشتنی ڕەگەزی کوردی و سیاسەتی ژێردەستەکردنی بەڵام زمانی چێک بۆ لەو فاکتەرە گرنگانی کە ئێمەی تا ئێستاش بە زیندوی هێشتۆتەوە بۆیە ئەمە بە باوەڕی ئێمە مادام زمان ئەو پێگە گرنگەی هەیە ئەو ڕۆڵە گرنگەی لە مێژووە بەرامبەر بە ئێمە بۆ ئێمە جێڕاوە بۆ ئێمەی کورد هەبووە کەواتە گرنگە هەموو لایەنەکان لە ئاخێوەرێکی سادەوە بۆ لایەنی پەیوەندیدار و دەسەڵاتدار گرنگێکی تایبەتی بە پێگەی زمانی کوردی بە پاراستنی زمانی کوردی و بە ڕێزگرتن و خۆشویستنی زمانی کوردی و دروستبوونی گیانی خۆشویستنی زمانی کوردی لە نێوە تاکەکانیدا بدات لە هەموو ڕوویەکەوە. باشە مامۆستا مستەفا پێش ئەوەی کە بچینە سەر چۆنیتی پاراستنی زمانی کوردی ئەمە بزانین زمانی پاراو چییە؟ ئایا زمانی پارا ئەوەیە کە هەموو ئەو شانێک ئێمە لە ناو قسەکردنمانە بکارێن هەمووی کوردی بێ یان بە شێوازێکی ترە توانی پێناسی زمانی پاراو بکەین؟ بەڵێ هەڵبەت سەبارەت بە زمانی پاراو ئێمە بیرمان نەچێت زمانی ستاندارد یاخود زمانی پێوەر لەگەڵ زمانی پاراو لە یەکتر جا بکەینەوە. زمانی پێوەر ئەو زمانەیە کە لە دام و دەستگا فەرمیەکانە و لە بواری پەروەردە و کاروبارە فەرمی و میریەکانە کاروباری میریە بەکارەهێنرێت ئەمە پێوترێ زمانی فەرمی یاخود زمانی ستاندارد یا زمانی پێوەر. زمانی پاراو ئەو زمانەیە کە تاکەکانی ئەو ئاخێوەرانی ئەو زمانە و یاخود خەڵکانی تایبەتمەند یا پسپۆڕانی زمان یا دەستگاکانی تایبەت بە پاراستنی زمانی کوردی ئیش لەسەر ئەواکەن کە ئەو زمانە بپارێزن ئەو زمانە شەنوکەو بکەن بژاری بکەن لەو وشە و زارا و دەستەواژانی کە دێتە ناو زمانەکەوە. بیرمان نەچێت کاتێک ئێمە باسی زمانی پاراوەکەین مەبەست لەوە نییە کە ڕێگری بکەین لە
نەهاتنی وشە و زاراوەی زمانی بێگانە بۆ ناو زمانەکەی خۆمان بۆ لەبەر ئەوەی بەهۆی پێشکەوتنەکان بەهۆی گۆڕانە جیاوازەکان لە بوارەکانی تەکنۆلۆژیای زانستی و زانیاری و زانست و کۆی بوارە جیاوازەکانی ژیان هیچ زمانێک یارا و توانای ئەوەی نییە کە لەگەڵ ئەم هەموو گۆڕانکاریە جیاوازانەیە ڕوبەڕوو بێتەوە. بۆیە بێگومان پێویستی بە وەرگرتنی وشە و زاراوە هەیە لە زمانێکی ترەوە بە تایبەتی لەو بوارانەی کە ئەو زمانە یا ئاخێوەرانی ئەو زمانە خۆیان بەرهەمهێنەر و دروستکەر و داهێنەری ئەو بوارە جیاوازانە نین بە تایبەتی بۆ کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی کوردی و زمانێکی وەکو زمانی کوردی کە کورد خۆی داهێنەر و دروستکەری تەکنۆلۆژیای زانیاری و بەرهەمە پێشکەوتووە زانستیەکان نییە بۆیە بە ناچاری ئەمانە وەرەگرێت. بۆیە ئەمە ناکاتە ئەوەی کە زمانی کوردی ئەشێوێنرێت ئەگەر ئەم وشانەی وەربگرێت، بەڵکو بە پێچەوانەوە ئەمە فاکتەرێکە هۆکارێکە بۆ دەوڵەمەندبوون و بە پێزی زمانەکەمان. بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ئەبێ ڕەچاوی چی بکەین؟ ڕەچاوی ئەوە بکەین کە چۆن ئەو وشە و زاراوانە ئەهێنینە ناو زمانەکەی خۆمانەوە. ڕێکارەکانی هێنانی ئەو وشە و زاراوانە چییە؟ سەرەتا پێویستە ئێمە لە ڕێگەی بەکارهێنانی ڕێگەکانی داڕەشتن و لێکدان و دروستکردنی وشە ڕێگە خۆماڵەکان بەکاربێنین. ئەگەر ئەو ڕێگەیانە نەیانتوانی پێداویستێ وشەیەکانی ئاخێوەری ئێمە پڕ بکەنەوە، ئێمە دەسەبین بۆ ڕێگەکانی تر وەکو ڕێگەی داتاشین، وەکو ڕێگەی وەرگرتن، وەکو ڕێگەی خواستن. بەڵام ئەبێت ڕەچاوی ئەوە بکەین کە ئەو وشانی ئەهێنین بۆ پێداویستی بێت و بۆ پڕکردنەوەی پێداویستی وشەیەکانی ئاخێوەرانی ئێمە بێت و ئەو وشانە بخرێنە ژێرباری یاسا فۆنۆلۆژی و ڕێنووسەکانی زمانەکەی خۆمانەوە. واتە بە شێوەیەکی تر ئەو وشانە کورداندنیان بۆ بکرێت، بکوردێنرێن، اینجا بهێنرێن، نەک ئەوەی بەم ئێستا لە ڕاگەیاندنەکانی کوردیە یاخود لە فەزا گشتێکەیە کاتێک ئەم وشانە دێنە ناو زمانی کوردیەوە بە جۆرێک لە جۆرەکان بەبێ فلتەر دێن، هەر کەسە بە ئارەزووی خۆی یاخود بە مەزاجی خۆی چۆن لەگەڵ گۆکردنیە ئەگونجێت، چۆن بیری لێ ئەکاتەوە، چۆن پێی وایە ڕاستە بەو شێوەی ئەیهێنێت بەبێ ئەوەی بیر لەوە بکات و ئایا ئەم وشەی هێناوێتی وشەیەکی پێویستە هێناوێتی جێگەیەکی گرتووە لە نێو زمانی کوردی و لە فەرهەنگی زمانی کوردیە بۆتە هۆی دەوڵەمەندکردنی زمانی کوردی. چونکە ئەمانە هەمووی کۆمەڵک ڕێکارن گرنگن، پێویستە لایەنی پەیوەندیدار و دەستگای پەیوەندیدار بە پاراستنی زمان بە دروستکردنی زاراوە وشە ئیش لەسەر ئەم بوارانە بکات و دەستگای تایبەتمەند هەبێت بۆ سەرپەرشتیکردن و چاودێریکردن و ڕێکخستنی ئەم جۆرە هێنانی ئەم جۆرە وشانە. بۆیە ئەمانە گرنگن. بەڵام ئەوەی کە ئێستا دەگوزارێت، ئەوەی کە ئێستا دەبینرێت دەبیسترێت بەو شێوەیە نییە. دەستگای تایبەتمەند بەکاری خۆی هەڵنەساوە یاخود ئەرکی خۆی جێبەجێ نەکردووە کە لەوەی ئەمانیش پاساوی تایبەتی خۆیان هەبێت، نەبوونی بودجەیە، نەبوونی دەسەڵاتە، نەبوونی بەدواداچوونە، نەبوونی پسپۆڕی تایبەتمەندە. هەموو ئەمانە بە جۆرێک لە جۆرەکان ڕێگرن لەوەی کە خەڵکانی تایبەتمەند یا دەستگای تایبەتمەند دەستکراوە بێت لە چاودێریکردنی ئەم هێنانی ئەم جۆرە وشانە بۆ ناو فەرهەنگ و کەلتور و ڕۆشنبیری ئێمەی کورد. مادەم هەرباسی ئەوەت کرد، پرۆفیسۆرانی بواری زمان دەڵێن کە بۆ نە بۆ گەشەکردنی زمانێک دووشت هەیە. لەوانەی کە باست کرد وەرگرتنی وشە و زاراوەی دەرەوەیە کە بمانەوێیان نەمانەوێ هەندێک وشە و زاراوەیەتە ناو زمانی ئێمەوە، بەڵام دەکرێت ئێمەش هەندێک وشە و دەستاواژەمان هەیە بچێتە ناو زمانەکانی ترەوە. ئایا وەکو زمانی کوردی توانی ومانە هیچ وشەیەک ببەخشین بە زمانەکانی تر؟ بەڵێ، ڕاستیەکەی بەخشینی وشە بە زمانەکانی تر ئێمە ئەبێ دووشت لە یەکتری جا بکەینەوە. زۆر جارە وترێ زمانی کوردی زمانێکە زمانێکی دواکەوتووە یاخود پێوەرێک هەیە بۆ زمانان ئەوترێ زمانی پێشکەوتوو لەگەڵ زمانی دواکەوتوو. ڕاستی ئەم پێوەرە لە ڕووی زانستی و لە ڕووی زمانەوانیەوە پێوەرێکی دروست نییە. بەڵام ئەوەی کە هەیە فەرهەنگی دەوڵەمەند هەیە و فەرهەنگی هەژاریش هەیە. ئەمەش پەیوەستە بە ئاخێوەرانی
ئەو زمانەوە یاخود پێویستە بە کۆمەڵگەی قسەکەری ئەو زمانەوە. ئەگەر کۆمەڵگەی قسەکەری ئەو زمانە کۆمەڵگەیەکی چالاک بن لە بوارە جیاوازەکانی ژیانە و کۆمەڵگەیەکی بەرهەمهێنەر بن، کۆمەڵگەیەکی دروستکەر بن، ئەو کاتە بێگومان ئەم بەرهەمهێنانەی ئەم بەرهەمانی کە ئەمان بەرهەمیان هێناوە ئەم شتانی کە دروستیان کردووە لە ڕێگەی زمانەکەی خۆیانەوە ناوی لێ ئەنێن بە وشە و زاراوەی تایبەتی زمانەکەی خۆیان، دواتر ئەم بەرهەمانە کە ئەچێتە دەرەوەی سنووری ئەو وڵاتە ئەو هەرێمە ئەو ناوچەیە بێگومان بە وشانەوە ئەڕوات. بۆیە ئەبێ پرسیارەکە بەو شێوەیە بکرێت ئایا نەتەوەی کورد لە چه ڕوانگەیەکەوە بۆ منە لە بواری تەکنۆلۆژیای زانیاریە، لە بواری فەلسەفەیە، لە بواری زانستە، ئایا کۆمەڵگەی کوردی هیچ بەرهەمێکی هەبووە؟ ئایا حکوومەتی کوردی و دەسەڵاتی کوردی و کۆمەڵگەی کوردی بەرهەمێکیان هەبووە کە داهێنانی خۆیان بێت دواتر ئەم بەرهەمە هەناردەی دەرەوە بکەن لە هەم کەرەسەکە و هەم لە ڕێگەی ناوەکانیشەوە بۆتر دواتر وشەکانی بچێتە ناو فەرهەنگی زمانەکانی ترەوە؟ بێگومان بەداخەوە ئەڵێم لەم ڕۆوە کورد کۆمەڵگەیەکی ناچالاکە و بەرهەمی کەمی هەیە، بۆیە ئەوانەی کە وشە ئەنێرنە ناو زمانەکانی ترەوە، ئەو کۆمەڵگایانی کە وشە ئەنێرنە ناو فەرهەنگ و کللتورەکانی ترەوە، ڕاستی کۆمەڵگەکە خۆی چالاکە. کە کۆمەڵگەکە چالاکە ئێمە ئەو وشە ئەو کەرەسانی کە ڕۆژانە هاوردەیەکەین لە وڵاتە جیاوازەکان و لە شوێنە جیاوازەکانەوە بۆ هەرێمی کوردستان و بەناو کۆمەڵگەی کورد زمان ئێمە تەنها کەرەسەکە ناهێنین بەڵکو وشەکەشی دێنین، لەگەڵ وشەکەشە دنیابینی ئەو کۆمەڵگەی کە بەرهەمەکەی بەرهەمهێناوە کەرەسەکەی بەرهەمهێناوە دێتە ناو زمانەکەی ئێمەوە. بۆیە گرنگە ئێمە پرسیارەکە بەو شێوەیەدا بڕێژن، ئەوە زمانی کوردی نییە توانای هاوردەکردناردنی یا هەناردنی کەرەسەی یا وشەی زمانی نییە بۆ زمانەکانی تر، بەڵکو ئەوە کۆمەڵگەی کوردیە کە کۆمەڵگەیەکی ناچالا کە توانای بەرهەمهێنانی نییە، بەڵکو بە پێچوانە و کۆمەڵگەیەکی بەکاربەرە. مادام کۆمەڵگەیەکی بەکاربەرە و شت بەرهەم ناهێنێت کەواتە ناتوانێت وشەش بنێرێت. ئەگەر بیشینێرە لە سنوورێکی زۆر کەم و بەرتەسکایە، وەکو ئەوە نییە کە ئێمە ئەو شارێکە توانین زمانی کوردی پارێزین. لەبەرەوەی زمانێکی هەژموندارە، لەبەرەوەی کۆمەڵگەیەکی پێشکەوتووە، لەبەرەوەی دەیان و سەدان بەرهەمی جیاواز لە بوارە جیاوازەکانی زانست و تەکنۆلۆژیای زانیاری و بوارەکانی ترا بەرهەم دێنێت، کەواتە ئەم بکەرەسە و بەرهەمانەکە دێنە ناو زمانی ئێمە بەهۆی جیهانگیری و ئەو کە پێوترێ گلۆبالیزیشن، کەواتە ئێمە تەنها کەرەسەکە ناهێنین بەڵکو وشە و زاراوەکانیش دێنین، بۆیە بێگومان جیاوازەکە ئەلێرەوە دەرەکەی و لێرەوە سەرهەڵەدات. زۆر باشە کاکتۆر، کەواتە ئێمە چۆن بتوانین زمانی کوردی بپارێزین یاخود ڕێکارەکانی پاراستنی زمان کامانن؟ بەڵێ ڕێکارەکانی هەڵبەت ڕێکارەکانی پاراستنی زمانی کوردی ئەتوانین بە چەند هەنگاوێک جێبەجێ بکەین. یەکێک لەو هەنگاوانە ئێمە پێویستمان بەوەیە سەرەتا زمانێکی ستاندارد و پێوەر لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە دانی پیادا بنرێت، دواتر ڕێنووسێکی ستاندارد و پێوەرمان هەبێت بۆ نووسینی ئەو زمانە ستانداردەوە بۆ بەکاربردنی و خاڵێکی تر پێویستە ئێمە زمانی ستانداردی کوردی یا پێوەری کوردی بۆ هەموو لانیکەم بۆ هەرێمی کوردستان لە هەموو کایە جیاوازەکانە، لە کایی بەڕێوەبردنە، لە کایی پەروەردەیە، لە کایی ڕۆشنبیریە، لە کۆی کایە جیاوازەکانی ترا بەکاری بێنین و هەنگاوێکی تر پێویستمان بە دامەزراندنی دەستگایەکی نیشتیمانی چاودێری و لێپرسینەوە هەیە، هەم بۆ هێنانی وشە و زاراوە بۆ ناو زمانەکەی خۆمان، هەم ڕێکارەکانی هێنانی وشە و زاراوە چ ڕێکارگەلێکن و چۆن ئێمە وشە و زاراوە بێنین و پێویستمان بە دەستگای نیشتیمانی وەرگێڕانە بۆ وەرگێڕانی کۆی ئەو بەرهەمە زانستی و ئەدەبی و ڕۆشنبیری و هونەری و فەلسەفیانی کە لە بوارە جیاوازەکانە بە زمانەکانی تر هەیە، بۆ ئەوەی ئەو زانیاریانە هەم بگات بەدەستی خوێنەری کورد زمان و لە کۆتاییشە وەرگێڕان یەکێکە لە فاکتەرەکان و هۆکارەکانی دەوڵەمەندبوونی زمان بە تایبەتی لە ڕێگەی هێنانی وشە و زاراوەی نوێ لە بوارە جیاوازەکانە. خاڵێکی تر پێویستە ئێمە کاتێک قوتابخانەی ئەهلی یا تایبەتی لەم وڵاتە لەم هەرێمەی خۆمانە ئەکرێتەوە، حکوومەتی هەرێم وەلایەنی دەسەڵاتدار کە وەزارەتەکانی پەروەردە، وەزارەتەکانی ڕۆشنبیری، وەزارەتی خوێندنی باڵا، ئەو وەزارەتانەی کە معنین بەم بوارە
پلانێکی تایبەتمەندیان هەبێ و لە ڕێگەی سیاسەتی زمانیەوە بزانن لەکوێیە خوێندنگەی تایبەتی ئەکەنەوە و بۆ چه ئاستێگەیکەنەوە زمانی دووەم و زمانی سێم ئەگەر لە وڵاتە بخوێندرێت کەی بخوێندرێت لە چه قۆناغێکی خوێندنا بخوێندرێت و بە چه مەبەستێک بخوێندرێت. گرتنەبەری ئەم ڕێکارانە هەمووی هۆکارگەلێکن ڕێکارگەلێکن کەوا ئەکەن لە کۆتاییە زمانەکەی ئێمە زمانێکی پاراو بێت و زمانێکی پارێزراو بێت و زمانێک بێت دوور بێت لە هەژمون و باڵادەستی زمانانی تر. کاکتۆر تا چەندێک پاراستنی شێوەزارەکان ئێمە شێوەزاری جیاوازمان هەیە لە زمانی کوردیە ئەمان تا چەندێک دەبێتە هۆی زیندومانەوەی زمانی کوردی کە ئەمەش یعنی شتێکە کە دەبێنرێ و بەپێی ناوچە جوگرافیەکان گۆڕانکاری بەسەرا هاتووە. بەڵێ بێگومان هەروەکو چۆن پاراستنی زمانەکان گرینگە و یونسکۆ یەکێکە لەو ڕێکخراوانەی کە گرنگێکی تایبەت بە پاراستنی زمانەکانەدا لە سەرتاسەری جیهانە بۆ لەبەرەوەی زمانەکان هەڵگری کەلتور و ڕۆشنبیری و بیرکردنەوەی جیاوازی گەلانی جیاوازن و شێوەزارەکانیش بە هەمان شێوەزار و شێوەزارەکان گرنگێکی تایبەتمەندتریان هەیە و پێویستە بپارێزرێن پێویستە خزمەت بکرێن و ڕاژە بکرێن پێویستە لە چوارچێوەی بەرهەمی ئەدەبیە لە چوارچێوەی کۆمەڵێک شتی سنووردار ڕۆژانەیە پێویستە بەردەوام گرنگیان پێ بدرێت و توێژینەوەیان لێ بکرێت و من بەردەوام وتومە شێوەزارەکان کانیاوێکن سەرچاوەیەکن بەردەوام زمانی ستاندارد و زمانی پێوەر ئەتوانێت وشە و زاراوایان لێ هەڵبگوێزێت واتە زار و شێوەزارەکانی زمانی کوردی فاکتەری زەنگینبوون و دەوڵەمەندبوون و بە زیندوی هێشتنەوەی زمانی پێوەر و زمانی ستانداردن بۆ لەبەرەوەی هەموو زمانەکان شێوەیەکیان هەیە کە شێوەی ستانداردە و هیچ زمانێکیش نییە بەبێ زار بێت یا بەبێ شێوەزار بێت جا ئەو زار و شێوەزارە شێوەزاری جوگرافی بن لەسەر بنەمای جوگرافیا دوناوچەی جوگرافیا دروست ببوون یا شێوەزاری کۆمەڵایەتی و پیشەیی بن بۆیە هەموو شێوەزارەکان پاراستنیان گرنگی پێدانیان ڕاژەکردنیان ئەرکێکی سەرەکیە و پێداویستێکی گرنگە و لە کۆتایی ئەبنە پاڵپشت و فاکتەرێکی بەهێز بۆ زیندوی هێشتنەوەی زمانە ستانداردەکە بۆ لەبەرەوەی شێوەزارەکان بەشێکن لە زمانەکە و شێوەزارەکان ئەوانیش تەواوکەری زمانەکەن ئێمە ئەگەر بێت و زمانێکی ستانداردی دانپێنراومان هەبێت کەم و کوڕیمان لەو شە و زاراوایە هەبێت سەرەتا هەنگاوی یەکەم بۆ پڕکردنەوەی ئەو کەم و کوڕیانە ئەو کەلێن و بۆشایانە پێویستە ئێمە هانە بۆ زار و شێوەزارەکانی خۆمان بەرین بۆ ناوچە جیاوازەکان ئەگەر ئەم زار و شێوەزارانە وشەی پێویستی تیانە بوو ئەو کاتە ئێمە پەنا بۆ ڕێگەکانی داڕشتن و لێکدان و دروستکردنی وشا بین هەنگاوی سێم لە کۆتاییە کە هەنگاوی کۆتاییە پەنا ئەبین بۆ وەرگرتنی یا خواستنی وشە لە زمانەکانی ترەوە کەواتە پاراستنی شێوەزارەکان فاکتەرێکی سەرەکیە بۆ پاراستنی زمانی کوردی بە شێوەیەکی گشتی. زۆر سوپاس بۆ بەڕێز دکتۆر مستەفا ڕەزا مستەفا مامۆستای زانکۆ لەگەڵمانە بوو بۆ ئەم تەوەرە. زۆر سوپاس بۆ ئامادەبوونن.